لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لەبێ خۆشحاڵمە میێوارش گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. بەلا ڕێدابردننی خۆپیشاندانەکان بابەتێک نییە تەنها لە هەرێمی کوردستان بێ بەڵکو بابەتێک و پرسێکی جیهانیشە، بەڵام ئەوە گرنگە کە خۆپیشاندەری ڕاستەقینە بەرنمەکەی خۆی لەگەڵ ئەوانەدا تێکەڵ نەکا کە دێن خۆپیشاندان لەوان تێک دەدەن. هەر ئەمە شەوای کردووە کە لەو کاتەی کە مڵکی گشتی لەلایەن ئەو کەسانەی کە ئەجێندای خۆپیشاندانەکان تێک دەدەن دەکەوێتە مەترسیەوە و هێزەکانی ناوخۆ بە ناچاری دەبێت پارێزگاری لێ بکەن. بەرحاڵ لە گەرما و گەرمی میوارەیە لە تەوەر یەکەمدا گفتوگۆ لەسەر خۆپیشاندان و لێکدانە و لێککەوتەکانی دەکەین. هەواڵ سەرکەوت ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمدا. هەواڵ سەرکەوت بەخێر بێ. با لەو بابەتۆ دەست پێ بکەم لەم بارودۆخی کە دروست بووە وەکو یەکێتی تا چەندە بەرپرسانە مامەڵەتان لەگەڵدا کردووە؟ سڵاو بۆ بینەرانی گەلی کوردستان، من سەرەتا سەری ڕێز و ناوازش بۆ گیانی قوربانیانیم خۆپیشاندانانە دانەوێنم و ئومێدی چاکبوونەوە هەرچی زووتر بۆ برینارەکان نەخوازم. لە ڕاستیای یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی سیاسی لایەنێکی کاریگەری بەشداری حکوومەتی هەرێمی کوردستانە لە ئێستاە و هێزێکە لە ڕابردوو ئێمە خۆمان ئۆپۆزیسیۆن بووین، لە ڕابردوو ئێمە بەشداری خۆپیشاندان و بەشداری مانگرتنەکانمان کردووە، هانی ئەندام و لایەنگرەکانی خۆمان و دۆست و هەوادارەکانی خۆمانمانداوە بۆمان گرتن لە ڕابردووە و کە ئێستا لە دەسەڵاتین هەمان تێگەیشتن و هەمان تێڕوانینمان هەیە بۆ ئەوەی کاتێک هێزێک لایەنێک یان توێژێکی کۆمەڵایەتی دیاریکراویان پێکاتەیەکی دیاریکراوی ئەم کۆمەلگایە ئەوێت خۆپیشاندان بکات یان مانگرتن بکات، واتە تێگەشتێکی پێشوەختەمان هەیە بۆ ئەم مەسەلەیە. بەڵام کە دێتە سەر مەسلەی خۆپیشاندان، کە دێتە سەر مەسلەی مانگرتن یان بەگژاچوونەوەی هێزێک و داخوازی لایەنێک بۆ ئەوەی کە ئەوێ بەدەستی بێنێ، هەمیشە ئەبێ وردەکاری زیاتر بکەی. وە یەکێتی نیشتیمانی کوردستان تێڕوانینی ئێمە ئەکرێ بڵێم بەم شێوەیە. ئێمە ئەوانەی بەشداری خۆپیشاندانیان کردووە ئەکرێت بڵێن دابەشەکرێن بەسەر سێ ئاراستەی جیاواز. هەندێک لەمانە کە فەرمانبەران، مامۆستایان، هەموو ئەو توێژانەی کە موچەکانیان لە چین و توێژانەی کە موچەکانیان لە حکوومەت وەرەگرن و لە ماوەی ساڵی ڕابردوو ساڵی 2020 تا ئێستا 5 موچەیان وەرگرتووە کە هەندێکیشی بە ناتەواویە. بۆیە حەقێکی ڕەوای خۆیانە کە بێنە سەر شەقام، حەقی ڕەوای خۆیانە کە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و داوا بکەن کە ئیستحقاقی کارکردنی خۆیان وەربگرن، شایستە دارایەکانی خۆیان وەربگرن لە بەرامبەر کارکردنیەکە کە لە ڕابردوو کردویانە. لە ڕاستیە لە هیچ شوێنێکی دنیا نییە مرۆڤ کار بکات و لە بەرامبەر ئەوە شتێک وەرنەگرێت. بۆیە ئێمە تێڕوانینێکی قوڵ و هاوسۆزیەکی قوڵمان هەیە لەگەڵ ئەوانەی کە موچەخۆرن، فەرمانبەرن لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان کارەکەن و لە ڕابردوو موچەیان وەرنەگرتووە و ئەوە هەم حەقی داواکاریەکەیان هەیە و هەم حەقی حکوومەتی هەرێمی کوردستانە کە زۆر بەباشی و بەجوانی بە دەنگیانەوە بێت و داخوازیەکان جێبەجێ بکات. و ئێمە بۆ خۆمان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ بڵێم پشتیوانی لەم جۆرە لە خۆپیشاندان و لەم جۆرە لە داواکاریەکەین و لە ڕاستیە لەم ڕۆوە ئەکرێ بڵێم درێغیشمان نەکردووە. ئێمە لە یەک کاتە لە چەند ڕۆژێک پێش ئەوەی ئەم قەیرانانە دروست بێت لێ کاتە هاوسەرۆکێکمان لە بەغدا بووە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە، لە هەمان کاتە هاوسەرۆکێکمان لە هەولێر بووە بۆ بەدەنگەوە هاتن و بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لەسەر ئاسی هاوسەرۆک، لەسەر ئاسی کارگێڕ و مەکتەبی سیاسی و تەواوی وەرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسانە لەگەڵ ئەم مەسەلەیە لەم ڕوانگەیەوە مامەڵەمان کردووە. لایەنی دووەم یان تەرەفی دووەم لە مەسەلەی خۆپیشاندانەکانوانە ئەو خەڵکانن کە کاریگەری ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆیان یان پەیوەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان لەگەڵ ژیانی موچەخۆرەکان هەیە لە کوڕ کچ خوشک برا کە سوکار و هەموو ئەوانەی کە لەسەر ئەو موچەیە ئەژین، ئەمانە هاوسۆزن لەگەڵ موچەخۆرەکان و ئەمەش حەقێکی تەبیعی خۆیانە. بۆ نمونە من خوشکەکەم براکەم کە سەنزیکەکانم کە موچە وەرناگرن کاریگەری لەسەر ژیانیانەیە. من بە هەر جۆرێک لە جۆرەکان بێت هەرچەندە سیاست بکەم، هەرچەندە ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان من، بەڵام دوجار کە کاریگەری لەسەر ژیانی ئەوان دروست بوو کاریگەری لەسەر ژیانی منیش دروستەکات بە جۆرێک لە جۆرەکان. بۆیە ئێمە بۆ ئەم شێوازە دیسانەوەتوانم بڵێم هاوسۆزین وەکێتی نیشتیمانی کوردستان و پشتیوانیمان کردوون و بەشێک لەوانەی بەشداری خۆپیشاندانەکانیش بوون لەم ڕوانگەیەوە هاتوونەتە ساحەکە هاتوونەتە گۆڕەپانەکە و بەشداری خۆپیشاندانەکانیان کردووە و هاوسۆز بوون. بەڵام جگە لەمە لایەنێکی تر هەیە
تەرەفێکی تر هەیە کە ئەوێت سواری شەپۆلی ئەم ناڕزایانە بێت کە سواری شەپۆلی ناڕزایەتەکان بوو شەپۆلێکی پۆپۆلیستی لە هەر شوێنێکە کارەکات دروستەکات. ئەم شەپۆلە پۆپۆلیستیەیە کە کاریگەری سلبی لەسەر داخوازیەکانی خۆپیشاندەرەکان دروستەکە، کاریگەریەکی سلبی لەسەر بەدەنگەوە هاتنی حکومەت دروستەکات کە ئەرکی خۆەتی بەدەنگیانەوە بێت و کاردانەوەی خراپ لەسەر شەقام دروستەکات. ئەمە دیسانەوە ئەکرێت ئەگەر زۆرتر وردی بکەینەوە جگەلەوەی شەپۆلێکی پۆپۆلیستیە دابەزێتە ناو شەقام و کاریگەری خراپ دروستەکات، ئەکرێ بڵێم ململانەی ئیرادە و ململانەی ئەجندا جیاوازەکانە. ململانەی ئیرادە و ئەجندا جیاوازەکان لەم ناوچەی ئێمە بوونیە. ئەم ناوچەیە سەردەمانێکی زۆر پێوتراوە پێوترێت زۆنی سەوز. ئێستا ڕەنگە هێز و گروپ و لایانی تر دروست بوون کە یانەوێت ململانەی ئەجندای زۆنی سەوز بکەن و ئایانەوێ ململانەی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن وەک هێز بۆ ئەوەی ئەوان جڵەوی ئەمە بەدەستەوە بگرن. بۆچی لەناو هەموو هێزە سیاسەکاندا هەواڵ سەرکەوت ئەنی هەر داوای ئەواکرێت کە یەکێتی ئەم دۆخە هێور کاتەوە ئەنی ئەم بەرپرسیارەتی ئێوە لێ چیەوە سەرچاوی گرتو لە کاتێکدا کاڵی ئێستا لە زۆنی سەوزدا هێزی دیکە هەن کێبڕکەی یەکێتی بکەن. لە ڕاستە هەستکردن بە مەسئولیەت لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە بۆ ئێستا جیاواز بووە. بۆیە خەڵک کاتێک داخوازیەکێ بێت ئاساییە ئەم داوای لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکات. تێڕوانین یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کێشە تێڕوانین یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چارەسەری کێشەکان جیاوازە و یەکێتی خۆی بە مەسئول ئەزانێت لەم ناوچەیە و یەکێتی خۆی بەوازانێت کە بەدەنگ داخوازیەکانی موچەخۆر و بەدەنگ داخوازیەکانی ئەو توێژ و چینە کۆمەڵایەتیانەوە بێت کە لە ڕاستە حەقیانە مان بگرن حەقیانە خۆپیشاندان بکەن و حەقیانە داوای شایستەکانی خۆیان بکەن شایستەدارایەکانی خۆیان بکەن لە بەرامبەر کارێکە لە ڕابردوو کردویانە. هەواڵسەکەوت لە سێ تەرەفۆک و خۆت ناوت نایخ سێ لایەنەوە باست لە خۆپیشاندانەکان کرد. لایەنی سێمیان کە ئەوانە کە شوێن شەپۆلەکە کەون سوار شەپۆلی ڕاڕزایەتی خەڵەگە بن ئەم لایەنیان بۆتە هۆکاری ونبوونی داخوازی خۆپیشاندەری ڕاستەقینە؟ بەڵێ بە دڵنیایی چەند ڕۆژی ڕابردوو بەڵگەیەکی ڕوونە لەسەر ئەم مەسەلەیە. پێشتر بۆ نمونە با سلێمانی وەربگرین چەند جارێک مامۆستایان بۆ وەرگرتنی موچەکانیان خۆپیشاندانیان کردووە چونەتە سەرجادە بەڵام گڵۆپێک نەشکاوە، بەڵام ترافیک لایتێک نەشکاوە، بەڵام کامێرەیەکی بەردەرگا نەشکاوە، بەڵام ئەو شۆستەیەک تێک نەچووە، شەقامێک پیس نەکراوە، سەبەتەیەکی خۆڵ نەڕژێنراوەتە سەر شەقامەکە. بۆیە ئەمەی کە ئێستا ڕوەدات تایە ئەجندا سیاسیەکە تایە ئیرادە سیاسیەکە زاڵە بێ بەسەر داخوازیە ڕەواکەی خۆپیشاندەرە ئەسلەکانە. لێرە ناوی جیاواز بۆ ئەم خۆپیشاندانانە هاتە پێشەوە. بۆ نمونە لە شوێنێک کە تۆ پێویستی بۆیە داخوازی موچەخۆران جێبەجێ بکەیت و تۆ پشتیوانی ئەم مەسەلەیەکەیت ئەویەت تۆ بارگاکانی تۆ سووتێنێت، ئەویەت ئەڵێت من ڕاپەڕی نەکەم، ئەویەت ئەوێت تۆ بسڕێتەوە، ئەو ئەوێت تۆ لە ناو ببات. ئەمە یعنی ئەتخاتە بەردەمی حاڵەتێک دەستگاکانی حکوومەت بە دڵنیایی یعنی کە تۆ من نازانم ینی سووتانی ئۆفیسێکی حکوومەت لە شارێک چ قازانجێک بە خۆپیشاندەرەکان نەگەیەنێ جگە لە کارێک کە ڕەنگە عاقبەتێکی باش لای ئێوە وەکو یەکێتی هەموو ئەوەی دەوسەر شەقامە بینرێت هەمومان پیانەڵێن خۆپیشاندەر بەڵام چ ئەجندایەک جێبەجێکن ئەویان مەسلێکی جیاوازی ترە لە ڕاستە. زۆر باشە. شەپۆلی پۆپۆلیستی ئاماژەت پێدا بابەتێک نیە تەنها پێوەست بێ بە هەرێمی کوردستانەوە. پرسیارەکە بە ئەوە بێ لە ئەو شوێنانەی کە شەپۆلی پۆپۆلیستی و گروپی پۆپۆلیستی شەقام هەن سەرکەوتوو بوون تاوکو لە کوردستانیشدا ئەم شەپۆلە دروست بێت؟ لە ڕاستیا ڕەنگە کە ئاوا ڕووکەش سەیری مەسەلەکە بکەین ڕەنگە پێمان وا بێت لە جومگەیەکە لە بڕگەیەکە لە کاتێکی دیاریکراوە بۆ زەمانێکی دیاریکرا و سەرکەوتنێکیان بەدەستێ نابێت. بەڵام لە بنەڕەتەوە هەموو شەپۆلێکی پۆپۆلیستی کە دروستە بێت کاردانەوەی خراپ دروستەکات. کاردانەوەی خراپ ئاسەواری خراپ جێهێڵێ، شوێنەواری خراپ جێهێڵێ، شوێنەواری خراپ دوایتر کاریگەری لەسەر ژیانی تاکەکان دروستەکە. بۆیە لە دواسەر ئەنجاما کە سەیری ئەم جۆرە لە شەپۆلەکەیت بە دڵنیایەوە نەقازانج بە ئەوەی کە ئامانجە دیاریکراوەکەی هەیە لە خۆپیشاندان و
بە دوای دەستکەوتە تایبەتەکانی دەستکەوتە چینایەتەکانی دەستکەوتە کۆمەڵایەتەکانی خۆیەتی قازانجی پێگات نەتەواوی کۆمەلگا قازانجی پێگات چکە باسمان لەوە کرد کەوتمان نازانم کێ قازانج لەوە کات کە ئۆفیسێکی حکومە دەسووتێنێت چکە دوجار هەرەبێت لە بودجێ ئەم وڵاتە لە بودجێ ئەو شارە لە بودجێ ئەو شارۆچکەیە ئەم ئۆفیسە دروست بکەیتەوە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە بۆ خزمەتکردنی ئامانجێکی دیاریکراوی حیزبی نییە کە لە ڕاستە حیزبەکانی ئەم وڵاتە هەمویان هەڵقڵاوی ناو ئەم واقعە سیاسیان کە ئێستا لێرە هەیە بۆیە بەگژاچوونەوە دژایەتیکردن سووتاندنی بارەگاکانیان من بڕوا ناکەم قازانجێک کەس قازانجی لێ بکات. بەڵێ هەواڵسەکە لەگەڵ هێزە سیاسەکانی دیکە هەماهنگ بوون لە ئیدارەدانی ئەو بارودۆخە نوێی کە هاتۆتە پێشەوە بەتابەت زۆر کەس گلەی ئەوە دەکا کە میدیاکانیان بەشێک لە میدیاکانی ئەو هێزانە هاندەرن بۆ ئەوەی کە خۆپیشاندانەکە زیاتر تەشەنە بسەنێ وەک لەوەی کە بە پرسیارانە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن. خۆی لە ڕاستە میدیاش ڕنگدانەوەی ئەو واقعە سیاسیەکە لە وڵاتی ئێمە هەیە میدیای ئێمە دیسانەوە وەکەوەی کە باسم کرد ناو شەقام و خۆپیشاندەرەکان دابەش بوون بەسەر سێ ئەجندای جیاوازە بە دڵنیاییەوە میدیاش دابەش بووە میدیا هەندێکی بەرپرسیارانە مامەڵی کردووە پێی وایە کە ئەوەی خۆپیشاندانەکات بۆ موچە و شایستەدارایی و ئابوووریەکانی خۆی ئیسحقاقێکی و مەسئولانە لەگەڵ ئەم مەسەلەیە مامەڵاکات و ئەوێت ئەوەی کە پێویستەکات ئەوەی کە مستحقە بۆ وەرگرتنی پێداویستەکانی خۆی ئەمە پێداویستەکانی خۆی ئەمیان ئەمە بەرکەوتەکانی خۆی دەست بکەوێت و بەدەستی پێنێت لایەنێکی تر ئەوێت ئەمە بۆ دەستکەوتێکی سیاسی یان بۆ قازانجێکی سیاسی بە جۆرێک لە جۆرەکان و بەربهێنێت و ئیسیسماری تیا بکات بۆ داهاتوو لایەنێکی تر ئەوێت هەڵبژارنێکی پێشوەختە دەست پێ بکات لە ئێستاوە بە خەڵک بڵێ ئەوە من داکۆچی لە بەرژەوەندیەکانی ئێواکەم بەڵام دوجار ئەوە کۆمەڵانی خەڵکن ئەوە چین و توێژە جیاوازەکانی ناو موچەخۆران و کرێکاران و کاسبکاران و ئەوانن کە بەتەنها یەکلایەنە سەیری مەسەلەکان ناکەن و هەمەلایەنە هەموو ڕەهەندەکان ئێمە مەسەلەیە بینن بۆیان ڕوونە بێتەوە بۆ نمونە کاتێک تۆ شۆستەی شەقامێکە شتێنی بۆ نمونە کاتێک جەزری وەسەتی شەقامێک تێکەدەی بۆ نمونە بازارێک دوکانێک داخی ئەبێ ئەوەشت لە بەرچاو بێت کە ئەو بەتەنها ئەوە نابینێت کە تۆ حەقی ئەوەت هەیە کە داوای یان داخوازی موچەکەی خۆت بکەی ئەوە بینێت کە تۆ ڕۆژێک یان چەند ڕۆژێک کار و کاسبی و ژیانی ئەو تێکداوە ئەوەشە بینێت کە دیسانەوە تۆ هەر بە هەمان ئەو شێوەیە کە چۆن موچەخۆرێک کە موچەکەی وەرناگرێت ئێوارەیەکی پێنێبی باتەوە بۆ مناڵەکانی ئەو کاسبکارش کە لە بازار ڕاکارەکات و کە تۆ کاسبیەکەی لێ تێکە دەیت دیسانەوە ئەویش ناتوانێت پێداویستەکانی ژیانی مناڵەکانی دابین بکات. بەشێکی پرسیارەکەم لەسەر هێزە سیاسەکان بوو هێزە سیاسەکان هەماهنگ بوون لەگەڵ یەکێتی نیشتیمانیە بۆی کەم بارودۆخە بەرن بەڕێوە یاوەکو ئەوانە شەرۆک و میدیاکانیان زیاتر دنەی خۆپیشاندەریاندا لە هەندێک لە هێزە سیاسەکان لە ڕاستە هەم لە پێش ڕووداوەکان و هەم لە گەرمەی ڕووداوەکان و ێساش لە ناوچە جیاوازەکان و لە ئاسی سەرکردایەتەکان گفتوگۆیان لەگەڵا کراوە و هەندێک لەمان هاوکار بوون بە دەنگەوە هاتوون یان وچە نەزەری خۆیانیان سەبارەت بەم مەسەلەیە خستوەتە ڕوو هەندێکی تریش ڕەنگە دانیشتنیان لەگەڵ نەکرابێت و ئەوان هەر لە بنەڕەتەوە بڕیاری خۆیانیان داوە کە پێویست بە دانیشتن ناکات و ئەوان ئەوێت کە لە هەر شوێنێکەوە دەنگێکی ناڕازی بەرز بووە ئەوان ئیسیغلالی بکەن بۆ بەرژەوەندی تایبەتیەکانی خۆیان و کەمپینی هەڵبژاردننی پێشوەختەی پێدەست پێ بکەن. بەڵێ لا یەکێتی بۆ کەمپینی پێشوەختی هەڵبژاردننی پێدەست پێ ناکەن یەکێتی هێزێکی لە مێژینەیە یەکێتی هێزێکی کۆمەڵایەتی کاریگەرە یەکێتی 20,000 شەهیدی داوە بۆ ئەم وڵاتە یەکێتی چین و توێژگەلێکی فراوان پشتیوانی لەکەن بۆیە دوای شەپۆلێکی سۆزداری ناکەوێت بۆ ئەوەی شتێک بەدەست بێنێت لە شەژمانی داهاتوە لە ساڵی داهاتوە بۆ هەڵبژارنەکان لەبری ئەوانە عرضم کردن کە یەکێتی هاوسەرۆکەکانی نێرێتە بەغدا و هەولێر بۆی چارەسەری کێشەی موچەخۆران بکە چکە دوجار متمانە و دەنگ و بڕوای موچەخۆرەکان بۆ ئێمە لە سواربوونی شەپۆلەکان گرنگتر و کاریگەرتر و استراتیژیترە. هەواڵ سەرکەوت لەم چەند ڕۆژێک کەم ڕووداوانە ڕویان داوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تەداخلتان لە کارەکانی حکوومەتدا کردووە ئەوەی بینیمە کە خۆپیشاندان لە بەردەم ئەنجومەنی پارێزگا بووە لە سلێمانی بەڵام ئێوە وەکو یەکێتی تەداخلتان لە کارەکانی حکوومەت کردووە. لە ڕاستیمە لەو شوێنەی کە خۆپیشاندەران یان ئەو خەڵکە ویستی بێتیان بێنە سەر بارەگاکانمان ڕەنگە لەوێ
داوامان لە حکوومەت کرد بێت کە هاوکارمان بوو بێت لە ڕێی پۆلیس لە ڕێی ئاسایش لە ڕێی هێزە جیاوازەکانی ترەوە ئەگەرنا حکوومەت شتێکی تەواو جیاوازەوە بە تەنها ئێمە نین کە بەشدارین لە حکوومەت بۆی ڕەنگە گەر ئێمەشتیشیان پێ بڵین ڕەنگە هەموو خواستی ئێمە جێبەجێ نەکەن لە ڕاستیا ئەوان وەزیفەیەکی تریان هەیە ئەوان استراتیژێکی تریان هەیە ئەوان بەرنمەیەکی تریان هەیە بەرنامەی کاری خۆیان جێبەجێەکەن ڕەنگە ئەمە حکوومەتێکی یەکڕەنگی نییە بە تایبەت لە سلێمانی کە ئێمە بڵین هەرچێکمانوی زێماتوانین جێبەجێ بکەین ئەوە حکوومەت بەرنامە و کاری خۆیانیان هەیە و بڕیاری خۆیانیان هەیە بۆ ئەم مەسلەیە ئەم لیژنەی ئەمنیەی کە لە سلێمانی دروست بووە لە ڕاستیا لیژنەی ئەمنی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ڕاستیا لیژنەی ئەمنی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە تاوەکو ئێمە لەم ڕێگەیەوە ئەجندای یەکێتی تیاجێ بەجێ بکەین. بەڵێ ئەو هێزانەی کەواکەن کە خۆپیشاندانەکان بۆ سۆز و عەتفی خۆیان بەکار بهێنن بۆ هەڵبژاردننی پێشوەختە یاخود بۆ هەندێک دەستکەوت کەوەکو خۆ داماژت پێدا وای کردووە کە ئەرکی ئێوە لە بەڕێوەبردندا لە حکومڕانی قورستر بکات بەدڵنیاییەوە ئێمە بە مەسئولیەتەوە لەم مەسەلەیە ئەڕوانین و ڕەنگە گلەی ئەوەمان لێکرابێ لە ڕابردوو کە بۆ نمونە ئەو وەفدانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەچێتە بەغدا جێگری سەرۆکی حکوومەت لە بەغدایە جگەلەوەی کە پێشتر هاوسەرۆکمان لێ بووە بۆ ئەم ئەرکە بە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان ئەیگرێتە ئەسوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە هەموو هەوڵێک بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە ئەگەر باجێکی قورسیشی هەبێت دیسانەوە پێویستە هەوڵی بۆ بدەین پێویستە کاری لەسەر بکەین و پێویستە درێغی لێ نەکەین هەر ئەمڕۆ کە ئێمە لەم بەرنمەین وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە جێگری سەرۆکی حکوومەتیشە لە بەغایە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بۆی ئێمە لەم ڕوانگەیەوە لە ڕوانگەی چارەسەرکردنی کێشە بنەڕەتێکەوە سەیری مەسەلەکەکەین نەک لە ڕوانگەی ئەوەی کە ئەم داخوازیان ئەم شەپۆلە لە داخوازی کێ لەگەڵی ئەڕوادوە چۆن بەکارهێنێت دوجار هەمی گەورەی ئێمە لەگەڵ ئەوەیە کە چارەسەری بنەڕەتی بوو ئەم کێشەیە بدۆزینەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان وەک عرضم کردن هەموو توانەکانی خۆی بۆ مەسەلەیە خستۆتە گەڕ و بەردەوامیشە چارەسەری بنەڕەتی چۆنە دۆزنەوە بۆ چارەسەری بنەڕەتی لە بەغدایە لە ڕاستیا بە تێڕوانی یەمۆگەیەتی نیشتیمانی کوردستان چارەسەری بنەڕەتی ئەم مەسەلەیە لە بەغدایە ئێمە لە پرۆسەی حکومڕانی خۆمان لە ڕابردوو هەڵەمان کردووە و ئێستا لە ئەنجامی ئەو هەڵانەی کە لە ڕابردوو کراوە ئێستا ئەو پشکایان ئەو حیسەیەی کورد کە لە بەغدایە دەستمان پێی ناگا هەموو هێزەکان کە لە عێراق لەسەر ساحەی عێراق کارەکەن دژن بەوەی کە ئیستحقاقاتی کورد بنێرن ئەگەر کورد یان حکوومەتی هەرێمی کوردستان ئیستحقاقاتەکانی خۆی تەسلیم بە عێراق نکات بۆیە لەسەر ئەمە من ملانەی زۆرمان هەیە کێشەی زۆرمان هەیە وەفدەکانمان لە بەغدان و بەردەوامن بەڵام ئێمە وەگەیەتی نیشتیمانی کوردستان تێڕوانینمان وایە کە چارەسەری بنەڕەتی کێشەکە لە بەغدایە و پێویستە لەگەڵ بەغدا ئەوەی کە ئەکەوێتە سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکات تا حکوومەتی عێراقیش لە ڕوانگەی دەستوریەوە ئیستحقاقەتەکانی خۆی یان ئەرکەکانی سەرشانی خۆی جێبەجێ بکات و دوایی ئەگەر ئێمە ئیستحقاقاتی خۆمان جێبەجێ بکەین و حکوومەتی عێراقی جێبەجێ نەکرد محکەمەی دەستوری و محکەمەی تر هەیە کە ئەتوانین کێشەکانی خۆمانی بەڵکاتە بە دیوەکەی دیکەیە هێوربوونەوەی ئەم دۆخەوە ئاسانیشە ئەکرێ بڵێم هێوربوونەوەی ئەم دۆخە ئەوەندەی پەیوەندی بە ژیانی خەڵکو و بە موچەخۆران و بەوە هەیە بە دڵنیایی ئاسانە چونکە تۆ ئەبێ هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشانە بدەیت بەڵام ئەگەر ئەمە مەسەلەکە لێرە کۆتایی نایەت کە شەپۆلێکی ناڕزایی هەیە ئەم شەپۆلە ناڕزاییە لێرە وەستا یعنی لێرە کۆتایی هات باشە ئێمە پاشمانگێکی ترچیەکەین دیسانەوە هەمان بەزم هەمان لەسەر هەمان ڕیتم بە هەمان شێواز دەست پێکەین و ناڕزایەتەکان دەست پێ بکات و ئێمە وەفدەکانمان بنێرینەوە بەغدا ئێمە دیسانەوە بچینەوە هەولێر ئێمە دیسانەوە لەگەڵ لایەنە سیاسەکان کۆبینەوە ئەمە چارەسەری کێشەکەمان ناکات لە ڕاستە ئێمە کێشەیەکمان هەیە استحقاقاتی ئێمە لە بەغدایە بەغداش لە بەرامبەر ئێمە داواکاری هەیە لە ئێمە ئەبێ لەم مەسەلەیە بگەینە ڕێکەوتن چونکە مەسلەی موچە مەسلەی ژیانی خەڵک مەسلەیەکە قابلی سازش لەسەرکردن نییە و ئێمە وەگەیەتی نیشتیمانی کوردستان لەگەڵ خەڵکین لە بەرەی خەڵکین و پێمان وایە داخوازیەکانی ئەوان بۆ ژیانێکی شایستە نەک داخوازیەکی ڕەوایە ئێمە بۆ خۆمان داوای ئەماکەین وە لەگەڵین و پێشڕەوایەتی ئەم هەڵمەتەشەکە زۆر باشە لە دوجار ئەمەوە لێپرسمیانی ژیان و گوزەرانی هاوڵاتیان لە دوای کۆنگری چوارەمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن تەماشایەکەن ئێمە لە ئەسێرێکی ترەوەدا نەبەزیوین لە ڕاستیا بۆ ئەم بۆ ناوواقعی کوردستان
سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کوڕوکچی ئەم وڵاتەن و لە خێزانی جیاوازی ئەم وڵاتەوە هاتوون زۆربەی هەرە زۆری سەرکردایەتی ئێمە بنچینەی خێزانی هەژار و مامناوەندی ئەم وڵاتیان هەیە و ئەگەر ڕاستەوخۆ خۆی ئەندامێکی سەرکردایەتی ئەم مەسەلەیە کاریگەری لەسەری نەبێت کاریگەری لەسەر خوشتی هەیە لەسەر برای هەیە لەسەر دایکی هەیە لەسەر باوکی هەیە لەسەر خێزانەکەی هەیە بەگشتی لەسەر هاوڕێکانی هەیە بۆیە سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان واقعیانە لەگەڵ ئەم مەسەلەیە مامەڵاکات ئێمە پێشنیارمان هەبووە لە کۆبوونەوەکانی سەرکردایەتی بیرروڕامان هەبوو گفتوگۆمان کردووە و بڕیاریشمان لەم بارەیەوە هەیە و هەر لەبەر ڕۆشنایی ئەم بڕیارانەیە کە لەلایەکەوە هاوسەرۆکەکانمان لە بەغدا و هەولێرن لەلایەکەوە جێگری سەرۆکی حکوومەت لە بەغدایە و هەموو هەوڵی سەرکردایەتی و هەموو هەوڵی سەرکردایەتی پارێزگاکانیش بۆیە کە کێشەکان بە زووی چارەسەر بن و موچە و ژیان و کەرامەتی هاوڵاتی کوردستان پارێزراو بێت. هەڤاڵ سەرکەوزەکی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە لە گەرما و گەرم لەگەڵماندا بوویت. سپاس بۆ ئێوەش. جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان کۆبوونەوەی وەفدی باڵای هەرێم لەگەڵ سەرۆکوەزیران و سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆتایی هاتوو گفتوگۆ لە بارەی یاسای پڕکردنەوەی دارایی کراوە با گوێرەی هەواڵێکی نووسنگەی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق کۆبوونەوەی سەرۆکوەزیران و سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە بەشداری وەفدی باڵای حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێوە چووە. ئاماژە بۆش درراوە لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لە بارەی پابەندبوون بە یاسای پڕکردنەوەی دارایی و میکانیزمی یاساکە و جێبەجێکردنی کراوە وەجەختیش کراوەتەوە لە جێبەجێکردنی یاساکە بە جۆرێک ڕەچاوی دادپەروەری بکرێت لە دابەشکردنی دارایی عێراق بە سەر
سەرجەم ناوچەکاندا بەرحاڵ لا ڕۆشنای ئەو ڕێکەوتنەوە لە تەوری دۆمی گەرما و گەرم گفتوگۆ لەسەر لەک نزیکبوونەوەی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی دەکەین بەڕێز پشتیوان جەمال و چاودێری سیاسی لا کۆی و لەگەڵمدایە بەڕێز پشتیوانێوارە و باش با لەوە دەست پێ بکەم لە دوای ئەو دۆخی کە چەند ساڵێکە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی دروست بووە و دوورن لە ڕێکەوتن ئەم ڕێکەوتنە چ خوێندنەوەیەکی بۆ دەکرێت ئەگەر بکرێت سپاس دەستخۆش کاگسر سپاس بۆ ئەم دەرفەتە دیارە لە دوای 2023ەوە واتە دوای بنیادنانەوەی دەوڵەتی عێراقی نوێ هەمیشە وەفدە کوردیەکان پێچیان لە هەرێمی کوردستان و پێچیان لە بەغدا بووە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد هەمیشە جار هەیە بۆ با بڵێن بۆ پێکهێنانی حکوومەتی بەغدا چۆتن بۆ پشکی با بڵێن ئەو دەسەڵاتانەی کە پێیانە دێت لەوێ هەمیشەیان بۆ ئەوە چوون کە بۆ بودجەی کێشەی بودجەی هەرێمی کوردستان بچن بەڵام بەداخەوە هەرچەند جارێک ئەو وەفدانە کە چوون هەمیشە دوای 4 سعات قسەکردن یا 6 سعات قسەکردن بەداخەوە هەسان و تویانە جوابتانە دەجێڕنەوە ئەمەش هۆکارێکە بۆی کە دەسەڵاتی تەواو لەدەست ئەو وەفدە نەبووە بۆ ڕێککەوتن لەسەر ئەم بابەتانێک کە قسەیان لێوە کراوە لەوێ ئەمە یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە بەغدا و حکوومەتی هەرێم ناتوانیوە ڕێککەوتن بکەن بۆی کاتێک کە هەر وەفدێک دەچێتەوە کە دەسەڵاتی تەواوی لەدەست نەبێ ناتوانێت ڕێککەوتن بکە ئەمە شەر چەندجارێکە گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان و قسە کراوە لەسەر ئەوەی کە بەغدا داوای چی دەکات یاخود چی دەوێت بۆی ئێمە ڕێککەوتن بکەین دیارە هەمووشە بەغدا داوای نەوتی کردووە لە بەرامبەر ئەو مستحقاتی کە بۆ کوردی دەنێرێت بۆ با بڵێن بۆ ئێمەی دەنێرێت بەڵام هەمیشە کێشەکان لەلایەن کوردەوە بە کە نەیتوانیوە بگاتە ڕێککەوتن ئەوە بۆ کارەکە کە داوای نەوت دەکا هەمیشە با بڵێن لە سەردەمی عەبادی و ئەگە باسی بکەین عەبادی داوای 250 بەرمیل نەوتی کردووە لە بەرامبەردا 322 میلیارد دیناری ناردووە بۆ هەموو مانجێک و لە سەردەمی با بڵێن عادل عەبدولمەهدیدا کە زۆرترین بڕە پارە ناردراوە 453 میلیارد دیناری ناردووە هەموو مانجێک و تا دەگەینە سەردەمی کازمیش بە هەمان شێوە 320 میلیارد دینار ناردراوە هەتا ئەو ماوەش ناردراوە بەڵام هەتا ئەوەکوی ئێستا ئەوەی کە حکوومەتی هەرێم پێوەی پابەند نەبووە ئەو بڕنەوتەیە کە حکوومەتی عێراق داوای کردووە ئەمەش هۆکار بە بۆ ڕێکنەکەوتنێکی کۆنکرێتی لە نێوانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدادا بەڵێ بەڕێز پشتیوانانی کەواتە چاوەڕوانەکرێ ئەمجارە لەسەر ئەو بابەتانە ڕێک بکەون و کۆتایی پێ بهێنرێت بەم بارودۆخی کە ئەم چەند ساڵە دروست بووە بەڵێ وەڵاهی کاکی سوب ئەگەر حکوومەتی هەرێم پابند بێ بە ناردنی نەوتەوە قەنەعەتم وایە کە حکوومەتی بەغدا پابند دەبێ بە ناردنی ئەم پارەوە بەڵام وەک پێم گوتی ئەگەر ئەو وەفدانەی کە دەچن کە دانوستان دەکەن کە قەراری تەواویان لەدەست نەبێ بە دڵنیاییەوە ناتوانن بگەنە هیچ ئیتیفاقێک ئەوەی کە ئەو حکوومەتی بەغدا لە ڕاستیدا زۆرێک لە بێمتوانەیی بەرامبەر بە هەرێم لا دروست بووە وەکە بۆشم باس کردی کە بۆ ماوەی ئەوە 3 سەرۆک وەزیران بەدل بکرێ هەتاوەکوی ئێستا بە هیچ شێوەیەک حکوومەتی هەرێم پابند نەبوو بە ناردنی نەوتەوە دیارە ئەو بێمتمانەیەش کە دروست بووە حکوومەتی عێراقیش بە هیچ شێوەیەک ناتوانێت ئەم پارێ بنێرە خاستان ئێستا لە سەردەمی کازمی کە هاتۆتە سەر حکم لە ڕاستیدا لە ئەنجامی دەنجی ناڕزایی شەقام هاتۆتە سەر حکم و ئەویش چاوەڕێی ئەوە دەکات کە ڕێککەوتنێک کە بەڕاستی لە بەرامبەر شەقامدا احراز نەبێ خۆ طبعا سیاسەتیش عاتیفە نیەتەوە بەچی بە عاتیفە قسەی لەگەڵ بکەی دائیمەن لە ڕێککەوتندا تۆ دەبێ بزانی کە چی دەدەی و چیت دەست دەکەوێت طبعا حکوومەتی هەرێمیش ئەگەر نەوت نەنێرێت بە دڵنیاییەوە حکوومەتی عێراقی پارەی بۆ نانێرێت بەڵێ باردۆخی سیاسی و ئابووری عێراقەوە هەڵدەگرێت کە هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ڕێک نەکەون بەدڵنیاییەوە کاک یوسف چونکە ئێستا طبعا بە هۆی بارودۆخی کۆڕۆناوە قەیرانێک دروست بووە کە نەک بەرۆکی دەوڵەتی عێراقی گرتووە بەرۆکی هەموو جیهانی گرتووە طبعا ئەوە بۆتە هۆکارێک بۆ نزمبوونەوەی بێکاری بۆتە بە هۆکارێک بۆ نەمانی با بڵێن موچە خۆران طبعا ئەوانە هەمووی قەیرانێکی دروست کردووە کە حکوومەتی عێراقی ناتوانێت ئەوەندە ئاسان ڕێککەوتنێک لەگەڵ حکوومەتی هەرێم کا ببێ بەرامبەر هیچ بڕەپارەیەک بنێرێ طبعا ئێمە کە ئەگەر
بمانەوە ڕێککەوتن لەگە حکوومەتی عێراقی بکەین بە دڵنیاییەوە دەبێ ئێمە ئەو بڕەنەوتە تەسلیمی حکوومەتی عێراقی بکەین بەڵام کە ناکرێ ڕاستی خەلەل هەیە لە حکوومەتەکەی ئێمەدا ئەگەر ڕاستی دەوێت بتەوێت ڕێککەوتنێکی کۆنکرێتیش بکرێت دەبێت لە ئاستی باڵادا دانیشتن بکرێت لەگەر حکوومەتی عێراقیدا بەڵام ئێمە هەمیشە وەبدێکمان ڕوان کردەوە گوتم کە دەسەڵاتێکی ئەو تو نەدراوەتە دەستێ بەڵام ئەگەر بمانەوێت ئێمە ڕێککەوتنێکی کۆنکرێتی بکەین پێویستە سەرۆکی حکوومەت بۆ خۆی ڕاستەوخۆ بەشداری لەو کۆبنەوەدا بەرز پشتیوان ینی بۆچی هەموو تەسلیم هەموو مەسەن لە داهاتی بەڵێ هەموو بەرپرسیارەکە لەسەر شانی هەرێمی کوردستان و نردنی وەفدا یاخود تێڕوانینی عراقیش بۆ هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەر داهاتوە وەکو جاران نایهەوێت لەگەڵ هەرێمیشدا ڕێ بکەوێت. ئوستاد جان طبعا دەوێت ڕێککەوتن بکە بەڵام ئەوەی کە باسمان کرد وەک دەڵێن حکوومەتی عێراقیش خۆ بە پێی یاسا لە چوارچێوەی دەستوردا مەفروزە ئەو مەسەڵەن وەکو داهاتی ناوەخۆ داهاتی نەوتیەکان ئەوانەی کە هەیە تەسلیمی بەغدای بکە خۆ ئێمە تاوەکو ئێستا ڕاستە مەقەوارەیەکی سەر بەخۆین بەڵام تا ئێستا ئێمە هەر لە چوارچێوەی عێراقی داین خۆ تا ئێستا ئێمە بە شێوەک جیان نەبووینەوە کە مەسەڵەن بڵێن ئەمە هەرێمێکی بابڵێن بووینە دەوڵەتێکی سەر بەخۆی پەیوەندێکمان بە عێراقەوە نەماوە بۆیە ئێمە پێویستە ئەگەر بمانەوە ڕێککەوتێکی کۆنکرێتی بکەین پێویستە لە ئاستێکی باڵادا ئێمە ڕێک بکەوین لەسەر ئەو داواکارانەی کە بەغدا هەیەی و لە بەرامبەر ئەوەدا ئێمە ساڵی ڕابردوو هەر لە کۆتایی ساڵدا بوو حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ کابینەکە عادل عەبدولمەهدی ڕێکەوت دوای ڕۆشتنی عادل عەبدولمەهدی کە نەما و ڕێکەوتنە هەر نەکرابێ ئاین دەکرێت ڕێکەوتن ئاوا بێ لە بەغداش. کاکی سۆف خۆی تەعان کە ڕێککەوتن نەکراوە ئەمەی هەمووی هۆکاری چییە؟ ینی تەعان هەمووی لەسەر چۆن دەرە لەسەر بنەمایەکی سیقە حکوومەتی عێراقیەوە گوتمان عادل عەبدولمەهدی سەرەتا کە ڕێککەوتنێکی لەگەڵ حکوومەتی هەرێم کرد تەعان بە حکمی ئەوەی کە عادل عەبدولمەهدی دۆستی بەڕێز مام جەلالی ڕەحمەتی بووە کە ئەو پیاوە زۆر ڕێزی لە کورد دەگرت کە ڕێزی لە هەندێک سەرکردەی سیاسی کورد دەگرت زۆرێک لە ڕێککەوتین لەگەڵ کورد کردووە تەعان لەسەر ئەساسێکی سیقە بووە بەڵام هەتاوەکو ئێستا بە شێوەکی فەرمی بە هیچ شێوەیەک هیچ کەسێک تا ئێستا نەیبینیوە حکوومەتی هەرێمی کوردستان یەک قەترە نەوتیشی تەسلیمی بەغدا کرد بێت. طبعا عادل عەبدولمەهدی بۆ ماوەی نزیکەی 14 مانگ بڕی 322 میلیارد دیناری بۆ ئێمە ناردووە لە زمانی طبعا عەفو عەبادیدا لە دوای عەبادی عادل عەبدولمەهدی 453 میلیارد دینار بۆ نزیکەی ئەویان نزیکەی بە ساڵێک ناردوویەتی هەتاوەکو ئێستامە یەک قەترە نەوتمان تەسلیمی بەغدا نەکردووە تا ئێستا ئێمە هیچ داهاتێکی ناوخۆیمان تەسلیمی بەغدا نەکردووە کە لەو فترێشدا ویستیان کە قسەیەک لەسەر ئەو بابەتە بکەن و بڵێن نیوەی داهاتە سنوورەکان تەسلیم دەکەن لە بەرامبەردا بودجەی هەرێمی کوردستان بنێرن کاتێکە تۆ کە بەغدا هەر پارە بنێرێت و ئەتۆ هەر بڵێ هیچ نییە بەڵام لە ڕاستیدا ئەوەی من دەیبینم ئێمە بەڕاستی شکستمان هێناوە لە سیاسەتی نەوتدا ئێمە شکستمان هێناوە لە ئابووری سەربەخۆدا هەمووی ئەوە ئەم دۆخە بۆ ئێمە بۆتە بابڵێن دەرفەت زۆرێکی خوڵقاندووە کە ئەمڕۆ ئەم ناڕەزایەتیان لە شەقامی کوردیدا دەبیندرێ هەموو ئەمە هۆکارەکەیە کە ئێمە بەڕاستی ڕێک نەکەوتین لەگە حکوومەتی بەغدا ئێمە هیچ چقەیەکمان نەبووە خۆ بۆ دوایەش کە یاسای بودجەی قەرز هاتە پێشەوە ئێمە یەکەم جار کە بەشدار نەبووین بەڕێز مەسعود بارزانی گوتی ئێمە خەنجەرمان لێ دراوە دەی ئێستا ئێمە خۆ هەر لە پاش مانگێکی نەبردووە ئێستا ئەمە وەفدێکمان ناردووە بۆ ئەوی کە ئێمە بە یاسای قەرز ڕازی بین و بەشدار بین بۆ ئەوی بەشی کورد بدرێت لەم قەرزەدا بەڵام ناکرێت خۆ حکوومەتی عێراقی 28 میلیارد دۆلار قەرز بکات و ئێمەش لە بەرامبەردا هیچ شتێک بۆ هیچ داهاتێک تەسلیم نەکەن یاخود بەشداری نەکەن دانەوەی ئەو قەرزەدا یەخۆ حکوومەتی عێراقیش دڵداری لەگەڵ ئێمە ناکا کاگی سۆف ئەویش سیاسەت دەکات ئەویش چاوی لەوەیە کە ئێمە شتێک تەسلیم بکەین بەڕێی من بە هیچ شێوەیەک ئەوان ئەگەر ئێمە نەوت تەسلیم نەکەین ئەوانش بودجە بە ئێمە نادەن چکو ئەوان هەم ئەوە هەڵبژاردنیشان لە پێشە لە مانگی شەشی داهاتوودا ئەمان ترسیان لە شەقامی عێراقیش هەیە خۆ شەقامی عێراقی پێدوانە بێ ئەوەندە بە ئاسانی قبول بکات لەو سەرکردانێک کە ئێستا هاتوونە پێش بە تایبەت مستەفا کازمی بودجەیەک تەسلیم ئێمە کا بەبێ بەرامبەر ئەوانش هەموو لە دەنجی خۆیان دەترسێن لە ناڕەزایەتی خەڵک دەترسێن ئەوان پێ وایە کە ئەگەر بەو شێوازە لەگە ئێمە ڕێککەون و هەر لەسەر شێوازی ئەوە بێ کە ئەمە هیچ نێرن و ئەوان پارە تەسلیمی ئێمە بکەن طبعا خەڵکی ناڕازی لەوان ئەوان دەنگنانەوە لە داهاتی خۆیاندا طبعا ئەوان لە هەموو ئەو دۆخانە دەترسێن بۆیە ئەگەر ئێمە پێویستەوە ئەگەر بەڕاستی ئێمە لەگەڵ ڕێککەوتنداین پێویستە
ئەو نەوتەی کە ئەو بڕی 250 بەرمیلەی کە عێراق داوای دەکات ئەگەر ئێمە نیاز پاچیمان هەیە لەگە بەغدا ئەگەر ئێمە نیازی ڕێککەوتنمان هەیە ئەگەر ئێمە دەمانەوێ بودجەمان لە بەغداوە ببێت و ئەلێرە بێن موچەی خۆمان تەوزیع بکەین و بیدەین بە فەرمانبەرەکانمان و چیتر ناڕەزایەتی لەسەر شەقامی کوردیدا نەبینین چیتر نەبینین کە خەڵکی کورد بەڕاستی بەدەستی هێزە ئەمنیەکان زامدار بکرێت و کە هێزە ئەمنیەکانیش بە هەمان شێوەکووان کە بێپارەنە و لەدەست ئەم دۆخە ناڕازینە ئەوە دەبێت ئێمە ڕێککەوتنێکی کۆنکرێتی لەگەڵ بەغدا بکەین ئەگە ئێمە دەزانین نەوتمان نەدۆڕاندە بەرامبەر بە 50 ساڵەی عقدی نێوان تورکیا و هەرێمی کوردستان و کە لە جارێکدا بەڕێز و شار زێباری دەڵێ ئێمە کردومانە ئەم ڕێککەوتنی 50 ساڵیەمان کردو لەلایەکدا کاگنێسی دەڵێ کردومانە بەڵام لەلایەکی تردا کاک مەسعود دەڵێ نەمان کردووە یان سیاسەتمەدارشتی هەر لە هەمان ئەو هێزە ئێوان کە دەڵێن نەمان کردووە بەڕاستی ئەگە ئێمە نەوتەکەمان بە تورکیا نەدۆڕاندەوە بابێن ڕێککەوتن بکەین لەگەڵ حکومەتی بەغدا بۆ ئێمە هەر تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان سەر بە بەغدا و پێویستە ئێمە ڕێککەوتنی خۆمان لەگەڵ ئەوان بکەین و بۆی بوزەی خۆمان تەسلیم کات ئێمە لێرە ئیدارەی خۆمانی پێ بکەین ئەگەر نا ئێمە گەلک حکومەتی بەغدا ڕێک نەکەوین بەڕاستی تا ئێستا بە هیچ شێوەیەک شەفافیت نە لە قاڵە سنوورەکان هەیە شەفافیت نە لە نەوتی خۆماندا هەیە کەواتە ئێمە شەفافیت لەو شتاندا نەبوو بەڕاستی دۆخی هەرێمی کوردستان بە ئاقالێکدا دەڕوا لە کۆتاییدا یعنی ئیشەڵڵا ئەو شتە نابێ و تەمەنا ناکەم بەڕاستی بە دەردی سووریا دەچین ئێمە چونکە تۆ کە خۆپشاندان و ناڕەزایەتی دروست بوو لەسەر شەقام بە دڵنیاییەوە دەستی دەرەچی تێدەکەوێت بە دڵنیاییەوە دەستی هەموو ئەو وڵاتە ئیقلیمی و دەوڵەتانی تێدەکەوێت کە ناحەزن بە کورد ئێکە ئەوانەشی تێکەوت بە دڵنیاییەوە کوردستان دەبێ بە زۆر بە سووریاکردن دەبێت بۆ ئێمە پێویستە هەرچی زووە ڕێککەوتنێکی کۆنکرێتی لەگەڵ بەغدا بکەین بۆی بەغدا بتوانێت ئەو بەشە زۆر باشە بەڕێز پشتیوان باس لەو شکستانە کرد کە بەسەر هەرێمی کوردستان داهاتوەوە بە دیوەکەی دیکە قسەی لێ بکەیت بە ڕێککەوتن و ڕادەستکردنی نەوت بە عێراق کۆتایی بەو شکستانە دێ یاخود لەو شکستانە چارەسەر دەبن و دەگۆڕێن بۆ سەرکەوتن بۆ هەرێمی کوردستان طبعا کاگیس ئەمان خاڵێکە بەشێکە با بڵێن بەشێکی گرینگە لە سەرکەوتنی ئەم پرۆسەیە بتەوێت ئەگە تۆ بەڕاستی وڵاتەکەت لە جەنجاڵی و لە پشێوی و لە قەیران و لەو نەهامەتیانەی کە ئێستا هەیە لە شەقامی هەرێمی کوردستاندا ئەگەر بتەوێت بیان پارێزی و بەڕاستی بتەوێت دۆخێک بێتە پێشەوە کە هاوڵاتیان لێت ڕازی بن جاری یەکەم ڕێککەوتنە لەگەڵ حکومەتی بەغدادا و جاری خاڵی دووەم ئەوەیە کە هەموو لایەنە سیاسەکان بە یەک دەنگ کۆک بن لەسەر ئەوەی کە چۆنەتی بەڕێوەبردننی ئەو هەرێمە و ئەو ڕێککەوتانەی کە لەگەڵ بەغدا دەکرێت پێویستە هەموو لایەنەکان ئاگاداری بن بۆی لە ڕاستیدا لایەنێک نەرێ من ئاگام لە چۆنێتی معاملەکردن لەگەڵ نەوتدانیا لەلایەکە نەرێ ئەمن ئاگام لەو زۆر ڕێککەوتانێک کە لەگەڵ بەغدادا دەکرێت چونکە ئێمە لەگەڵ بەغدادا باسی نەوتمان هەیە لەگەڵ بەغدادا باسی داهاتە خەڵە سنووریەکانمان هەیە ئێمە کۆمەڵێک لەو بابەتانەمان هەیە پێویستە هەموو لایەنە سیاسەکان ئاگادار بن چونکە ئەم لایەنە سیاسەنەش بە هەم هەرێکەوە پێی قەبارەی خۆی کورسی پەرلەمانی هەیە هەمووی دەنجی خۆی هەیە ئەمانە هەمووی پێویستە هەمویان بەشدار بن لەو ڕێککەوتانێک کە لەگەڵ بەغدا دەکرێت بۆ ئەو ڕێککەوتانێک کە لەگەڵ هەر دەوڵەتێکی تر دەکرێت نەک ئەو بەڕاستی ڕێککەوتنێک بکرێت بۆ نمونەکە ئەو ڕێککەوتنە 50 ساڵی نەوت کە لەگەڵ حکومەتی تورکیا کراوە هەتا ئێستا بەڕاستی ینی بەڕاستی و ڕوونی ئەوەیە تا ئێستا بەس پارتی دەزانێت کە ئەو ڕێککەوتنە چۆنی کراوە ینی هیچ لایەنێک بە تەکید نازانێت کە ئەم ڕێککەوتنە چۆن کراوە لەسەر فرۆشتنی نەوت بە وڵاتی تورکیادا بۆیە ئەم خەڵانە هەموو گرینگە ینی کە بۆ هەرێمێکی ئارام بۆ هەرێمێک کە دوور بێ لە قەیران دوور بێ لە خۆپشاندان دەناخۆ پێم وانە هیچ لایەنێکی سیاسی حەز بکە ئەمڕۆ لە شەقامی کوردیدا گەنجی کورد بەڕاستی بە کوشتن بچێ هێز ئەمنیەکان بە کوشتن بچێ ینی ئەمانە هەمووی خاڵی لاوازن بۆ بەڕێوەبردننی هەرێم بەڵێ بەڕێز پشتیوان عێراق ئێستا نزیک دەبێتەوە لە هەڵبژاردننی پێشوەختە ینی پرسی ڕێککەوتنی ئەم جارە لەلایەن هێزە سیاسەکانی عێراقەوە پێشێل ناکرێت وەکو بابەتێکی هەڵبژاردن چۆن دووبارێک عفومکە مەبەستمەیە کە عێراق خۆی ئامادەکە بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە مانگی حوزەیرانی ساڵی داهاتوودا ئەم ڕێککەوتنش کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە بەنیازن ئیمزای بکەن هێزە عێراقیەکان هەوڵ بۆ شکست پێێنانی نایەنن لەگەڵ هەرێمی کوردستانە وەک بابەتێکی هەڵبژاردن
بە دڵنیاییەوە کاگیسف خۆی لە ئەوریشدا باسم کرد خۆی هێزە عێراقیەکان هەمیشە ئیش لەسەوە دەکەن کە لە ئێستاوە دەنگ بۆ خۆیان کۆبکەنەوە بۆ مانجی شەشی با بڵێن حوزەیرانی داهاتوو ساڵی داهاتوودا ئەمانە هەمویان چاویان لەوەیە چۆن دەڵێ زۆرترین قسە لەسەر بەرژەوەندی شەقام بکەن یعنی زۆرترین سەرنجی شەقام بەلای خۆیان داڕابشێشن زۆرترین ئەو کاردانەوە بکەم بەرامبەر بە هەرێم بەرامبەر بە کوتلە سیاسەکانی بەرامبەریان کە دەنجی پێ بەدەست بێ تەبعەن ئەوان ئەگەر بێن ڕێکەوتنێک لەگەڵ هەرێم بکەن بێن ڕێکەوتنێک لەگەڵ هەرێم بکەن بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی لە خۆیان ڕازی بکەن لەسەر بنەمایەکی دۆستایەتی یاخود چۆن ئەوەی کە ناوی دەنێ عاتیفە بێ یان ڕازیکردنی دڵی سەرکردایەتەکان بێ لە پێناو هاوسۆزیەکی ڕەفاقەتی کۆن بێ یاخود هەر شتێک بێ ئەمانە زەرری خۆیان هەیە لە کۆتاییدا بۆ شەقام چونکە وەک گوتم مستەفا کازمی لە بەبەدەنجی ناڕازاتی شەقام هاتوۆتە سەر دەسەڵات و ئەمە ناچارە ئەو چەند جارێکە کە قسەیان لەگە کردو ئەو گوتی زەختێکی قانونی زۆرم لەسەرا کە قانون ڕێگەم پێنادا بە هیچ شێوەیەک بەبێ بەرامبەر با بڵێن بودجەی هەرێمی کوردستان بنێرم وەلایانی دومی ئەوەیە کە شەقام ڕێگەم پێنادا چکۆم لە ئەنجامی دەنجی ناڕازی شەقام هاتوومەتە سەر حکم یعنی ئەویش کە ئەو شتانە دەبینێ بەڕاستی ناتوانێت بەو ئاسانێکە ڕێککەوتن لەگەڵ حکومەتی هەرێم بکاوە لە بەرامبەردا خۆی بە جۆرە پیشامدا لە دەنجی خۆی بدا یاخۆ دەنگەکانی کورتێنان بێنن لە شەقامی عێراقیدا تەبعەن ئەوانە هەموو زیانی بۆ دەنگەکانی با بڵێن ساڵی داهاتووی ئەوان هەیە بۆی ئەوان بە هیچ شێوەیەک ئامادەنین کە ڕێکەوتن لەگەڵ حکومەتی هەرێم بەبێ بەرامبەر بکەن لە ترسی لە دەستدانی دەنجی خۆیان لە شەقامدا. بەڕێز پشتیوان جەمال چاودێری سیاسی سواز کە لە کۆی و لەگەڵماندا بووین ئێوەش خواتان لەگەڵ.